بەڕێزان من زۆر سوپاسانەکەم کە لێرە ئامادە بیگانەدانەکان زۆر مەمنونتانم. من سواسی ئێوەکەم، من عینی خێرم، تەقدیرم هەیە بۆ ئامادەبوونی ئێوە، زۆرمان پێخۆشە. ئاڵ و دنیای من کوردستان بابا و کوبرا بۆت با قوربان ساتێژین لەلا بە دنیای نادەم شەربێ لەو دنیاش لایە دێناکەم. فەرقی بینی مرۆڤ و ئاژەڵ چییە؟ مرۆڤ بیر دەکات، بیری کردەوە هەست دەکات، هەستی کرد ئەم ئەحساسە ئەی جوڵەیە، جوڵە هەڵوێستی ئەبێ. ئەگەر کەسێ هەڵوێستی نەبوو بەرامبەر بە ڕووداوەکانی ڕۆژانە، بەرامبەر ئەوەی کە ئەی بینێ، کە ئەی بیسێ، کە بەسەریا جێبەجێ ئەکرێ، یعنی ئەم ئینسانە بڕبوشتی ئەحساسی تیم کراوە، یعنی ژەنی چۆن ئەبێ ئینسان ڕوبەڕووی شتێ بێتەوە، شتێکی جاگە نەڵێ دەستخۆ، شتێکی خراپە تووڕە نەبێت، هەڵوێستی نەبێت. ئینسانی سەلیم تەندروست چۆنە؟ ئەو ئینسانەیە کە کاتێ شتێکی ناڕەوا ئەبینێ یەکسەر هەستی پێکە، دوای ئەوەی هەستیشی پێکرد هەڵوێستی ئەبێ. ئەم هەڵوێستە لە دڵەوە دەستێکە، لە دڵی ناخۆش، دوای بەدەم دا بە فێر. تۆ ئەگەر لە کوردستانیشە هەستت پێ نەکردووە کە یەکێکی پارتی مەخلووقێکی سەقەت شکست خواردوو غەزەب و بەدبەختیم بۆچەند بێتە خۆ هات تێرە ئەبێت. ئەی ئەگەر جاران سعدی ئەحمەدپیرە دروی بۆ کردی ئەوی دەوروپا شەر وەکو لای خۆمانە خۆستی لێرە بە چای خۆ دەبینی لێرە ترام هەیە لەوێ نییە، ترام زۆر شتێکی بەسیطە بەپالای بێت، یعنی 10,000 قاتی ترام پارە دزراوە. ئەو پارەی ئەو داهاتەی ئەو نەوتەی فرۆشراوە لە کوردستانە هەر نییە ماڵ بە ماڵپرامی پێدرسێت. چرا بۆ تاریکی نەک بۆ ڕووناچی کاتێ ڕۆژهەڵا چرای دنیام بۆچی هەزاراوان دە تاریکی بەسەر دنیا بەڵ بکێشێ هەرگیز نەتوانێت ڕووسکەی مۆمێک لە شاوەدا پۆشێ هەزاراوان دە تاریکی بەسەر دنیا بەڵ بکێشێ هەرگیز نەتوانێت ڕووسکەی مۆمێک لە شاوەدا پۆشێ. کوردستانم نیشتیمانم خاکی دێرینە